سڵاوتان لێبێت چاوەڕوان محمودم لە شار پرێسەوە هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم. سەرەتاژ ناونیشانەکان. جارێکی تر قوبات تاڵەبانی و تیمی یەکێتی بەشداری کۆبوونەوەی حکوومەت ناکەن. زیاتر لە 400 دەرچووی دیکە دادەمەزرێنرێن. تەرمی 9 هاوڵاتی کورد گەڕێنرانەوە کوردستان. ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجامدا و قوبات تاڵەبانی و تیمی یەکێتی لە حکوومەت جگە لە 2 وەزیری بەشداری کۆبوونەوەکەیان نەکرد. چوارشەمەی هەموو هەفتەیەک ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام دەدات. لە کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنی وەزیران کە 26 مانگی ڕابردوو ئەنجامدرا قوبات تاڵەبانی و تیمەکەی بەشداریان نەکرد جگە لە وەزیری ڕۆشنبیر و پلاندانان. لە کۆبوونەوەی ئەمڕۆژدا بە هەمان شێوە تەنها ئەو 2 وەزیرە یەکێتی بەشداریان لە کۆبوونەوەی حکوومەت کردووە. ئەمەش لەسەر ڕاستباردەی کۆبوونەوەی دوێنەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کە لە شاری سلێمانی بەڕێوە چوو. یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت نیگەرانە لە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان تاکو نیگەرانیەکان نەڕەوێنرێنەوە. بەشداری دانیشتنی ئەنجومەنی وەزیران ناکەن لە ماوەی ڕابردووشدا چەند جارێک هەڕەشەی کشانەوەی لە حکوومەت کردووە. لە کۆبوونەوەی ئەندامانی کارگێڕی مەکتەبی سیاسیەکێتی نیشتیمانی کوردستاندا بڕیار لەسەر هەڵوەشانەوەی پۆستێکی باڵادرا و بۆ هۆیشەوە 3 بەرپرسی باڵای ئەم حیزبە پۆستەکانیان لەدەستدا. بە گوێرەی بڕیارێکە لە ڕۆژی 6 ئەم مانگا لەلایەن ڕەفعەت عەبدوڵڵا بڕیاردەرەوە دەرچووە سەرپەرشتیاری سنووری مەڵبەندەکانی یەکێتی هەڵوەشێنراوەتەوە و ئەم بڕیارە لە کۆبوونەوەی ئەندامانی کارگێڕی مەکتەبی سیاسی بڕیاری لەسەردراوە. بەم پێش لە ئێستادا پۆستی هەریەکە لە شاناز ئیبراهیم ئەحمەد، دەرباس کۆسرەد ڕەسوڵ و ئاسۆم مامەند هەڵوەشێنراوەتەوە چونکە شاناز ئیبراهیم ئەحمەد سەرپەرشتیاری مەڵبەندەکانی دەڤەری سلێمانیە و هەریەکە لە دەرباس کۆسرەد ڕەسوڵ و ئاسۆم مامەندیش سەرپەرشتیاری مەڵبەندەکانی هەولێر و کەرکووکن. جێگیری بەڕێوەبەری گشتی تەندروستی مووسڵ ڕایگەیاند لە هەوڵدان بۆ دامەزراندنی 421 دەرچووی دیکەی بەشی زانستەکان و ئێستا ناوەکانیان لە قۆناغی وردبینیدایە. دکتۆر ئەحمەد دووبەردانی جێگیری بەڕێوەبەری گشتی تەندروستی مووسڵ ڕایگەیاند لە عێراق 4000 دەرچووی کۆلێژی زانستەکان هەیە و بەشی ئێمە وەکو پارێزگای مووسڵ 421 دەرچووە و بڕیارە دامەزرێن و ئێستا کاری لەسەر دەکەین بۆ ئەوەی ڕێکارەکان تەواو بێت و هاوشێوەی دەرچووی بەشە پزیشکیەکان دامەزرێن. وتیشی ئەوانەی ئێمە کاریان بۆ دەکەین خەڵکی ناوچە کوردستانیەکان و کوردن و ئێستا دامەزراندنیان گەیشتۆتە قۆناغی وردبینی و هەر کاتێک هەموو ڕێکارەکان تەواو بێت ئەوانیش دادەمەزرێنرێن. دوای ئەوەی 9 کۆچبەری کورد لە ئاوی جەزائیر بەهۆی نقمبوونی یەختەکەیانەوە خنکان ئەمڕۆ تەرمەکەیان گەڕێنرایەوە ڕۆژاوای کوردستان و فەرماندەی گشتی هەسەدەش دەڵێت نایەڵین جارێکی تر ئەم جۆرە ڕووداوانە ڕوو بدەنەوە. پەیامنێری شارپرێز لە ڕۆژاوای کوردستان ئاشکرای کرد ئەو 9 کۆچبەری ڕۆژاوا کە مانگی ڕابردوو لە ئاوی جەزائیر یەختەکەیان ژێر ئاوکەوت کاتێک دەیانویست بگەنە ئیسپانیا و لەوێشەوە بچنە ئەڵمانیا سەرجەم سەرنشینەکانی خنکان. پەیامنێری شارپرێز ئەوەشی ئاشکرا کرد سەرجەم ئەوانەی گیانیان لە دەزاوا خەڵکی شاری کۆبانێن و شەوی ڕابردوو تەرمەکانیان گەڕێنراوەتەوە منبیج و دواتریش بەرەو کۆبانێ بەڕێکراون. لەبارەی ڕووداوەکەوە مەزلوم کۆبانێ فەرماندەی گشتی هەسەدا لە تویتەری خۆی پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند ئێمە داوای لێپرسینەوە دەکەین بۆ ئەو چەتانەی کە خەڵکی بە قاچاغ دەبن بەرەو مەرگ و داواش لە گەلی سووریا دەکەم کە ئێستا لە جەزائیر و دەیانەوێت بە هەمان ئەو ڕێگەیەدا بەرەو وڵاتی ئەوروپا بڕۆن نەڕۆن و هەموو ئاسانکارێک دەکەین بۆ گەڕانەوەیان. هەواڵ و زانیاریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.